سیارەی تێدایە لە بۆ منداڵانە بەرمالی تێدایە نوێژێ حتا کۆبوونی بنزینیشی تێدایە کۆبوونی تەوزیع دەکەی شەوان ئاشەوەک ناشەوە کۆبوونی بنزینە سوال دەکەن زانی کۆبوونێکی دەدەینێ و دەست تێ دەکات برنجە دەیکەینە خەڵات خەلەمی قورئانە دەیکەینە خەڵات لە مزگەوتی حاجی بارۆگەردیم لە شاری هەولێر لێرە لە دوای ئەنجامدانی نوێژی تەراویح ڕۆژانە مامۆستای مزگەوتەکە مامۆستا عەلی تاهێر هەڵدەسێت بە دابەشکردنی خەڵات بەسەر نوێژخاناندا خەڵاتەکانیشی جۆرا و جۆرن و بۆ منداڵان و نوێژخانانی گەورەشن من دەمەوێت بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە قسە لەگەر مامۆستا بکەم مامۆستا جان سڵاوت لێ بێتن خێر بێن سەرچاوم خوا موفقتان کە مامۆستا تا چەند گرنگە دانانی پرسیار و وەڵام بۆ نوێژخێنان لە مزگەوتەکان طبعا ئەمە چەند ساڵە ئەوە الحەمدلله ئەو دابوونەری دەماندانایە لە مزگەوت ئەویش ئەوەیە بەخشینی خەڵات زۆر گرینگە زۆر مهمە بە تایبەتی لە ڕەمەزانان لەبەوەی لە ڕەمەزانان هەندێک خەڵکانێک دێن وجوه جدیدن وشی عەرەب دەری یعنی نوێنە دێن ئەم جۆزە بە سوعبە دەڵێ مشتری نوێ معمیلی نوێت لە بۆ دێ لە ڕەمەزانان کە ئەتوو وەکو تیجارەتە کوکە کەسێک دوکانێکی هەیە تیجارەتێکی دەکا دەبەخشی هەدیەی دەبەخشی لۆ ئەوەی مشتریەکە ڕابچێشی لە بۆ دوکانەکەی ئەولاترە ئەتوو کەوا خەڵکی ڕابچێشی لە بۆ مزگەوت کە ماڵەکانی ڕەب العالەمینە لە بۆ عیبادەتی لاشیرن بی دینی ئیسلامی لە لاشیرن بی بەچ بە خەڵات و بە هەدیە لەبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی تەهادوا تەحابوا لەبەر هەندێک هەدیە دانان بە تایبەتی لە بۆ گەنجان لە بۆ لاوان لە بۆ منداڵان زۆر گرینگە زۆر مهمە دری ئەو منداڵە دری ئەو گەنجەی دەبەستیەوە بە مزگەوت لەبەرەوەی ئێستا ئەمە تەمەشا دەکەین بە تایبەتی ئەو لەو دنیای سۆشیال میدیا لەو بابەتی مادەی هۆشبەرە لە مخدراتە ئەنمە و ئەشکال مغریات هەیە لەو دنیای لەبەر هەندێک بەڕاستی زۆر پێویستە ئەتوو وا بکەی کەوا گەنج مزگەفتی لای خۆشەویست بی لەبەر هەندێک ئەمن پێم باشە باشترین شت خەڵات و دیارە ئەوزە دیارەکانیشمە جەناب دیتر جۆرا سیارەی تێدایە لە بۆ منداڵانە بەرمالی تێدایە نوێژێ کە حتا کۆبوونی بنزینیشی تێدایە کۆبوونی تەوزیع دەکەی شەوان ئاشەوەک ناشەوە کۆبوونی بنزینە سوال دەکەن زانی کۆبوونێکی دەدەینێ و دەست تێ دەکات برنجە دەیکەینە خەڵات خەلەمی قورئانە دەیکەینە خەڵات الحەمدلله ئەنواع و ئەشکال یعنی خەڵاتمان هەیە مامۆستا جان تا چەند ڕێژەی نوێژخانان زیادی کردووە بە بۆنەی دانانی ئەو پرسیار وەڵامە لە مزگەوتە هەست بە زیادبوون نوێژخانان دەکەی گەلێک زیاد ئێستا ئەمە بزە بروچی خوتبەیە هیچ فەرقی نییە خوارێ ئێستا ئەوە بە هەزاران دەگری لە نەفری دەگری لەو قاعە گەورێ سەرێشمان کردی و دەستنە سەرێش و بێزگە لە قاعەمان ئێستا دوو قاعەمانیش کردیتەوە ئەو هەلە بۆ ژنەکانیش قاعەی خۆشمان پیاوانیشمان دایتەوان الحەمدلله